بۆیە هەر کەسێکتان دی حەدیثێکی وت و دوای ڕاست دەرنەچوو مەچن یەکسەر یەک حوکمی بەسەرا بن، چونکە ئەو سێ حوکمەی هەیە، یەکیان هیچی لەسەر نییە، یەکیان تاوانێکی گەورە، یەکیان کوفرە. کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێکی هەر کەسێ حەدیثێک بگێڕێتەوە و ئاگادار بێ کە ئەوە درۆیە هەڵبەسراوە، دراوەتە پاڵ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، بەڵام گوێی پێنەدا، ئەو یەکێکە لە کامانە لە درۆزنەکە. ئێستا بەشی یەکەمی سەری بابەکە بوو، سەردێڕی بابەکە بوو، کە فەرمێ ئەم بابەتانەی تیان چواردان، یەکێکیان کێ بوو؟ ئەو کەسەی حەدیثێک ئەزانێ درۆیە و هەڵبەسراوە بەڵام ئیگێڕێتەوە، گوێ نایەتێ. طبعا حەدیثی ضعیف بەس لە یەک بابە دروستە بیگێڕیتەوە، کە بڵێ ئەو حەدیثە ضعیفە نابێ کاری پێ بکرێ، یەکنا نابێ بگێڕێتەوە و شەرح کرێ بۆ خەڵک و اینجا دوایش بڵێ ئەڵێن ضعیفە، ئەڵێن ضعیفە. ئەبێ بڵێ ئەمە حەدیثەکەیە و ضعیفە، کاری پێ ناکرێ و ئاگاداری. ئەگەر بیگێڕیتەوە و نەڵێ ضعیفە، تۆ یەکێکی لە درۆز نەکە، چونکە قسەکەی پێغەمبەر نییە صلی الله علیه و سلم، وتەی کێ؟ وتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەجزانی کە هی ئەو نییە. ئەفەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی درۆ مەکەن بەدەم منەوە، شتێک من نەموتووە مەڵێن، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی، کەونەی فەرمووە وا مەڵێ. بۆ؟ چونکە هەر کەسێ درۆ بکا بەدەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو لەفظیە ناوە، لە لەفظێکیانە فەرمێ ئەچێتە ئاگرەوە. ئەمە خەبەرە، یعنی هەواڵەدا لەوەی کە ئەو کەسە عاقبەتی چوونە ناو ئاگرە، یعنی ئەگەر تەوبە نەکا لەو کردارە و بمرێ بۆ کوێ چێ؟ بۆ ئاگرە ڕوا. لەفظی دووەمی دوعایە، هەر کەسێ درۆ بکا بەدەم منەوە الله جل جلاله بیخاتە ئاگرەوە. جا بۆیە وریە بە تۆ بەر دوعای کێکەوی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەر لە خۆتەوە درۆ هەڵمەبەستە و بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ، ئەبێ هەبێ ئەسڵێکی هەبێ. عەبدوڵڵای کوڕی زوبەیری کوڕی عەوام بە باوکی خۆی وت، بە زوبەیری فەرمووی ئەی باوکە، نابیستم تۆ حەدیثی زۆر لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگێڕیتەوە، وەکو چۆن فڵانە کەس و فڵانە کەس حەدیثی زۆر لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگێڕنەوە، تۆ بۆچی نایگێڕیتەوە؟ بۆچی کەمتر ئەیگێڕیتەوە؟ دیارە تۆ کەمتر هاوڵیت کردووە. خۆ زوبەیری کوڕی عەوام کێیە؟ یەکێکە لە عەشەڕەی مبەشەرە، دەیکەچی حەدیثیشی کەم گێڕاوەتەوە. ئەفەرمێوەتی ڕۆڵە گیان بە کوڕەکەی، من زۆر لەگەڵ ڕەسوڵ الله بووم صلی الله عليه وسلم و حەدیثیشم زۆر لێ بیستووە، بەڵام لەبەر ئەوەی فەرمودەیەکی خۆی نەمگرێتەوە حەدیث زۆر لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕیوایەت ناکەم، لەبەر ئەو فەرمودەیە کە فەرمێکی هەر کەسێ درۆیەک هەڵبەستێ بەدەمەوە با جێگای ئامادە بێت لە ئاگرە. ئەین جێگاکەی بۆ ئامادە کراوە بە مردنیە چێتە ناوی، هەر لە گۆڕەکەیەوە سزای بۆیە تا لە ڕۆژی قیامەتیش لەسەر ئەو تەختی ئاگرە دانیشە بۆ خۆی. جا زانایانە فەرموون فەلیەتەبەوە، یعنی با جێگا بۆ خۆی خۆشکە، یعنی تا درۆ زیاتر بکا و هەڵی بەستێ، وڵە پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرمووە وای نەفەرمیوە جێگاکەی خۆشترە بێ لە جەهەنەمە، خۆشترە بێ لە ڕووی چیەوە؟ لە ڕووی سزا، یعنی سزای زیاتری پێگا ئەگەر بگاتە ناوی. هەندێک ترە فەرموون نا فەلیەتەبەوە، یعنی با الله جل جلاله بۆی ئامادەکا لە ئاگرە. ئەویش هەر دوعایە، ئەگەر بۆ لەفظ وەری بگرین دوعاکە لەو کەسەی درۆ هەڵەبەستێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەنەسی کوڕی مالیکە فەرمووی بە سەحابەکان من یەک حەدیث ڕێگرە لەوەی کە حەدیثی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم زۆر بۆ بگێڕمەوە. طبعا گێڕانەوەی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا زۆر بگێڕیتەوە باشە یاخود خراپە؟ باشترە، ئەجری زیاتر دەسەکە، چونکە تۆ ئیسلاح زیاتر بڵاوەکەیتەوە. بەڵام نابێت تۆ ئەوە لە یادکەی، ئەبێت تەدقیق بکەی پڕاوپڕ فەرمودەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم جا بگێڕیتەوە، ئیگنا تۆ ئەم فەرمودانە هەمووی ئەتگرێتەوە. طبعا ئەمەشێکێکە لەو فەرمودانەی کە زانایانە فەرموون متەواتیرە، يعني يقينت هەبێت کە ئەگەر درۆ بکەی بەدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم شتا ئاگرەوە. جا ئەنەسە فەرمێکی لەبەر ئەو فەرمودەیە من حەدیث زۆر ناگێڕمەوە، ئیگنا ئەترسم، يعني ئەگەر زۆر بگێڕمەوە ئەترسم لەپڕ حەدیثێکی تێبکەوێ وانە بێ، ئەو وەختە من درۆم هەڵبەستووە بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم حەدیثام گرێتەوە. دیگەشە فەرمێکی
من تعمد علي كذبا هر كسي بدستي لان قصد حديثك هلب جيريو بيجرتو دروبيو بخاتا بالمن رسول الله صلى الله عليه وسلم فرمي دروب كا بدم منو چون بدستي لان قصد كاتا اگر بيدو كسي حديثك بيجرتو لكولينو بكالا سندكيو وابو يدركوك صحيحة سخو زور من هيوان هذا كم بزانن اگر بروي كتابي زانا گەورەکان مان بگەڕی زۆر حەدیثی تایە لە لای ئەوان بەپێی لێکۆڵینەوەی خۆیان بە صحیحیان زانیوە باشە و حکمیشان لەسەر بڕیار راوە بەڵام سەیرەکەی زانایتر لە دوای خۆیان هاتووە پێداچوونەوەی بۆ کردووە ضعیف دەرچوو ئەو حەدیثە یەقینان ضعیف دەرچوو ئایا ئەو زانایی پێشووە حەدیثای گرێتەوە جێگەی خۆی خۆش کالاگرە نا بۆ نایگرێتەوە چونکە هەڵێ متعمدن مەبەستی ئەوە بێ درۆ بکا بەدەم منەوە گنا مەبەستی نەبێ مەبەستی ڕوونکردنەوەی حکمێک بێ و ئەوەندە تەدقیقی کردبێ کە حەدیثەکە لای ئەو صحیح دەرچوو بێ باشە یعنی ئەگەر مەبەستی نەبێ کەواتە نایگرێتەوە ئەبێ مەبەستی بێ درۆ بکا بەدەم ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆیە لەفزی متعمدنی تایە کە زیاتر لەوی تر فەرمێ گەر وای کرد با بزانێ جێگەی بۆ ئامادەکراوە لە ئاگرە ئەوە بێ بچێتە ناوی فەرمێ ئەبوو هورەیرە رسول الله صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک درۆیەک هەڵببەستێ بەدەم منەوە بەدەستی لان قەست با جێی خۆی خۆشکا لە ئاگرە جێی بۆ خۆش کراوە لە ئاگرە طبعا ئەگەر بێت و ئەو درۆیی هەڵیە بەستێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو باسمان کرد بەدەستی لان قەست بێ ولا حرام وحلال به لكفر إيمان به وكافر به بو هتا لو جيغايتي لاغرا بلا مگر بود بدسيلان قزنا به بوهم به بسهو به او هيجي لنا قالي خوش به ماشا إن الله رفع عن أمتي ثلاثة الخطأ النسيان وما استكره عليه رسول الله صلى الله عليه وسلم خويا فرمه سيشد لسر أمتكم الله جل جلاله تجاوزي ليكردوها يعني لسر يعني نانوسي يكميان الخطأ ليكولي نواكا ليكولي نواكا هلاكا فرمودك بصحيح داني أما هيتشي لسرني الله جل جلاله ليناك والنسيان لبيد يتشيتوا تشي وهم به سزور محدث هيا تشي وهم به مثلا أوهامي ابن حجر هي لفتح البارية أوهامي مالك هي يعني موطأ إمام مالك زيادة بستبيانش سيشيان وهمك كي مالك ومزان يعني شيء يعني لفظك يعني وانية رابيك يعني وانية أو رابيانية كاس كردويتي برخنا لسر مالك نا بو لو خوالي ناقري تبو لي يقري اما وهم يبكين لفيسبوك حياة انا بن اما إنساني خويا ما مالك يجنين يعني وهم ما هي زورش ماني خوالي ما ناقري تبو شي بسرو جلاك مانا خلقي بإنصاف ونفام ونزان وحاقد وان أوهامان إمام مالك بونمونا كتوشي بولا موطأة هيج كز نيكردوا بعيب لسري وبو چونك الله جل جلاله نايكا بعيب لسري لي ناقري تبو لي يقري جاء أو عالم قورانا أو هاميان هبه ما مصايا هيني زور أو لا ترهي بيشتي كاسايا حتى مسلم لنزيكي شوارده حديثة إمام مسلم دار قطني رخني لي يقري وعليه وهاميه طاولين مسلم لابن إنساني بإنصاف وبوجدان وبروشت ودل صوص بو دين أو توزوهما لنا والليزاني وورياي وليهات وكان نقمك نقوزي نكاته وبرزيكاته وهراي بيبنيته والله إنساني حاقد قيزون وكوميش هروانا بينه ويا هلا سروانا عليه كابراك ما مستاق كتابەکانی فێری بابەتێکە لەسەر تەختە سپیەکە یەک بازنە ئەکێشێ گەورە پڕ بە تەختەکە یەک نوقتەی ڕەشی تیاکە بە تەلەبەکانی ئەڵێ ئەو بازنەیە چی تایە هەمویان ئەڵێن یەک نوقتەی ڕەشی تایە ئەڵێ ئەو هەموو سپیەی چواردەویتان نەدی یەخۆ هەموو سپیایی تیا بوو ئینسان وا نەبێ بەس بە دوای وهمە بگەڕێ بە دوای هەڵایە بگەڕێ بە دوای نوقسانیە بگەڕێ چونکە مەخوالی ناگرێ باشە کەی بەدەستی لان قەزویستی ئەو حکمە بگۆڕێ بۆی خەڵک لاڕێکە ئەو وەختە بکە سەری کاکە
بڵێ ئەوە درۆی کرد بە دەمی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەو وەختە بڵێ ئەو ویستی دین بگۆڕێ ئەوە ویستی لا بدا بەڵام کە کابرا مەبەستی ئەوە نەبووە تۆ چۆن تاوانباریەکەی بەوە چۆن هەرا ئەنیتەوە لەسەری کە الله جل جلاله لێ ناگرێت ئەمە حاڵەتی دووەم حاڵەتی یەکەم بەدەستی لان قەز بێ بۆ چی بێ بۆ حرام و حەڵاڵ یاخود بۆ کوفر و ئیمان ئەوە پێی لە دین دەرەچێت حاڵەتی دووەم وتمان وەهم بێ خوای پەروەردگار لێ ناگرێت حاڵەتی سێم هەر بەدەستی لان قەز بێ بەڵام لە حرام و حەڵاڵا نەبێ لە کوفر و ئیمانە نەبێ باشە لە بابەتێکی مەکروهات و مەندوبات و ئەوانەیە بێ یاخود لە مباحاتە بێ شوبهەیە دروستکە شتێ لەو بابەتە دروستکە ئەمە سزا ئەخوا پێی یەکێکە لە تاوانە گەورەکان بەس پێی کافر ناکرێت ئەو سێ حاڵەتەی هەیە باشە بۆیە هەر کەسێکتان دی حەدیثێکی وت و دوای ڕاست دەرنەچوو مەچن یەکسەر یەک حوکمی بەسەرا بن چونکە ئەو سێ حوکمەی هەیە یەکیان هیچی لەسەر نییە یەکیان تاوانێکی گەورە یەکیان کوفرە لە یەکیان جیا بکەنەوە